خی گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت تسبح له السماوات السبع والأرض ومن فيهن وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم إنه كان حليما غفورا. خی گەورە دەفەرمێت حوت ئاسمانەکە، هەر حەوت طەبەقەی ئاسمان و حەوت طەبەقەی زەویش کە ڕۆح لەبەر نین، هەر هەموویان سبحان الله دەکەن. بەپێی قورئان ئەرز و ئاسمان قسە دەکەن. ئەمە ئاەتی قورئانە. هەر کەسێ بڵێ باوەڕم پێی نییە بێ باوەڕە بێت. وا نەزانی بەس تەنها من و تۆ قساکەین. حەوت طەبەقەی ئەرز و حەوت طەبەقەی ئاسمان هەموویان زیکر و یادی خوا دەکەن. ئەو ئاسمانە بۆ گەورەی خۆیە، خۆر مانگە ئەستێرەکان هەرچی گیان لەبەرەیە و هەرچی بێ ڕۆحیش هەیە هەمووی سبحان الله دەکا و پاک و بێگەردی بۆ خی گەورە دەرئەبڕێت. هەمووی دەڵێ سبحان الله، هەمووی دەڵێ الحەمد لله. ومن فيهن هەرچیش لە نێوان ئەرز و ئاسمانە هەیە، ئەوەی کە لە ئاسمانەکان هەیە و ئەوەشی لە زەوی هەیە، هەر هەمووی زیکر و یادی خوا دەکات، زیکر و یادی خالقی خۆی دەکات. خی گەورە دەفەرمێ وئین من شەیء ئیلا یسبح بحەمده. هەرچی شتێک هەیە لەسەر زەویدا و لە ئاسمانەکاندا و لە بن زەویشدا بە کرمەکانیش و بەمارەکانیشەوە هەموویان سبحان الله دەکەن و الحەمد لله دەکەن. ئەوە ئێمە ناشکری دەکەین خوابی بڕێ خوابی بڕێ. ئەگینا مەخلوقاتی خوا هەر هەموویان زۆر لە ئێمە باشترن، چونکە ئەوان بەردەوام زیکری خوا دەکەن و پاک و بێگەردی بۆ خوا دەرئەبڕن و لەگەڵ ئەوشا حەمد و سەنای خوا دەکەن، سپاس و ستایشی خوا دەکەن. بەڵام خی گەورە دەفەرمێ ولكن لا تفقهون تسبيحهم. بەڵام ئێوە گوێتان لە زیکر و تەسبیحات و ستایشی ئەوان نییە بۆ خی پەروەردگاری دەکەن، چونکە ئەوان زمانیان جیاوازە لەگەڵ ئێمەدا. ئەوان بە شێوەیە دەکەن، ئێمە بە شێوەیەتر. بەڵام خی گەورە عالم و زانایە، کەواتە هەموو بوونەوەر. وەک لە جومعەیەکە باسمان کرد تایبەت هەرچی شت هەیە لەسەر زەویە هەمووی لە ئاسمانەکان و خۆر و مانگ و ئەستێرەکان و دار و بەرد هەمووی سەجدە بۆ خوا دەبا. خودبێ تایبەت باسمان کرد. دا هەرچیش هەیە لە بوونەوەردا هەمووی زیکری خوا دەکا و تەسبیحاتی خوا دەکا و دەڵێ سبحان الله. ئەمە بەلامانەوە سەیر نەبێ. خی گەورە دەفەرمێ ئینەه کان حەلیما غەفورا. خی گەورە زۆر بە نەرمە لەگەڵ ئێوەدا، زۆر بە ڕەحمە لەگەڵ ئێوەدا. خۆ ئەگەر ئێمە ئەو هەموو زیکرەمان گوێ لێ بوایە ژیانمان تێکەچوو، عەقڵمان لە دەسەدا. بمان بینی ئاسمان زیکری خوا دەکا، گوێمان لە ئەو دەنگە بوایە. خۆ حیوانات قسە دەکەن، ئێمە گوێمان لێیە دەیبیستین؟ نەخێر. مەخلوقاتیش سوێن بەخوا ئەمانەش هەمووی زیکری خوا دەکەن، دار و بەرد و هەموو شتێک بەپێی قورئانی پیرۆز. بەڵام خی گەورە دەفەرمێ ئێوە نایبیستن. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێ بێ لە حەدیثێکی صەحیح بوخاری و غەیری بوخاری داهاتوە دەفەرمێ ئێمە لە خزمەتی پێغەمبەری خوادا بووین صلی الله علیه وسلم، نانمان دەخوارد، گوێمان لێ بوو ئێمەی سەحابە ئەو نانەی کە دەمان خوارد زیکر و یادی خوایە کرد. ئەمە حەدیث صەحیح بوخاریە، قسەی نانکم نییە بڵێ وایە وان نییە. هەموو شتێک زیکری خوا دەکا. جا خۆ ئەگەر نانەکان کە دەستی بۆ بین گوێمان لێ بوایە زیکر و یادی خوای بکەدای بیتایە سبحان الله الحەمد لله، ئاوەکە کە دەمانەوێت بیخۆین زیکر و یادەکەی خوا دەکات، بەڵام گوێمان لێ بوایە ژیانمان تێکەچوو، عەقڵمان لە دەسەدا، نەخۆشی دەما نەشادی دەما، هیچ. ئەوە ڕەحمی خوایە. ئەگینە هەمووی زیکری خوا دەکات، زۆر لە ئێمە باشترن لە کاتێکە نەموحاسبەیان لەسەرە. کەواتە هەموو بوونەوەر سەجدە بۆ خوا دەبا، هەموو بوونەوەر زیکر و یادی خوا دەکا. ئەوە ئێمەین خراپین، ئەوە ئێمەین سەرکەشی دەکەین. ئەوە خوایە، ئەوە گەورەی و دەسەڵاتی خوایە. بەڵێ ئێمە نانمان دەخوارد، نانەکە دەمان بینی تەسبیحاتی دەکرد، دەیوت سبحان الله، نانەکەشمان دەخوارد هەتا دەمان خوارد سبحان الله و زیکری خوای دەکرد. وەکو معجیزەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه